ئەم کارم باش. من کاروان فارسم لە ئەمریکاوە لە ویلایەتی تەکساسەوە. باز لەو گۆڕانکاریان دەکەین کە بەیانی لە ئەمریکا ڕوو دەدات سەبارەت بە دەستا و دەستێکردنی دەسەڵات لە ئەمریکا. هەڵبەتە بەیانی 21 کە دەکاتەوە ڕۆژی چوارشەممە لە ئەمریکا گۆڕانکارێکی زۆر گەورە ڕوو دەدات. گۆڕانکاریە تەسیری هەیە لەسەر هەم ئەمریکا هەم لەسەر وڵاتانی دنیا بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەیانی دەسەڵات لە ئەمریکا بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی دیموکراسی بەڕێوە دەچێ. بایدن و کەماڵە هاریس سوێندی یاسایی دەخۆن. هەڵبەتە ئەمە وەکو عورفێک وایە لە یاسا، بەڵکو هەموو 4 ساڵێک جارێکە سەرۆکی نوێ هەڵدەبژێردرێت ئەم دەستورە یاخود ئەم سوێن خواردنی جێبەجێ. بۆیە بەیانی گۆڕانکاریێکی زۆر گەورە لە ئەمریکا ڕوودەدا. میدیا و خەڵک و هەروەها دنیا چاوی لەسەر ئەم گۆڕانکاریەیە کە بەیانی ڕوودەدات لە ئەمریکا. سەبارەت بە ئەوەی کە دەگوزرێ لە کۆشی سپی کە باز لەو هەمووە جێیشە دەکەن لە بەردەم کۆشی سپی کە ئەوەی کە پێ دەگوتێت گاردی کۆماری خۆت هێزی موسڵمانی لە ئەمریکا ئەمە خراوەتە حاڵەتی ئامادەباشیەوە چەند ڕۆژێکە ئەم گاردی کۆماریە لە دەوروبەری کۆشی سپی و ناو کۆشی سپینە بۆ ئەوەی ئەو لە خوانە خواست یاخود هەر حاڵەتێک ڕوو بدات کە پێشبینی دەکرێت لە بەیانی ڕوو بدات. ئەم کارەساتێکی یاخود تەقینەوەیەک یاخود پێکدادان لە نێوان لایەنگرانی ترەمپ و لایەنگرانی بایدنەوە. بۆیە ئەم جێیشە هاتوتە بۆ ئەوەی پارێزگاری لە خەڵک بکە، لە هاوڵاتیان بکە و هەروها ئەو ڕۆژەش بە شێوەیەکی زۆر یاسایی و ئارامیەوە بەێ. بۆیە نزیکەی تقریبانەوەی کە باز دەکەن نزیکەی 20,000 جێشی ئەمریکی لە چواردەوری کۆشی سپیان داوە لە واشنگتن دیسینە. ئەمە بە درێژایی مێژوودا ئەم حاڵەتە ڕووی نەداوە، بەڵام ئەمە شۆکارەکەی بۆ ئەوەیە دەگەڕێتەوە کە ترەمپ لەو 4 ساڵەی کە حکومڕانی ئەم وڵاتەی کردووە بیری توونڕەوی و بیری ئاژاوەجێ و بیری ئێفاشی لەناو تاک بەتاچی ئەمریکادا چەسپاندووە. ئەو کۆی بینیمان لە 6 مانگ ئەم کارەساتە ڕوویدا هێرشیان کردە سەر کۆشی سپی. ئەم هێرشکردنەی لایەنگرانی ترەمپ یاخود بڵێن ئەوەی کە بە تویت و قسەکانی ترەمپەوە ئەم هێرشیان کردە سەر کۆشی سپی کاردانەوەیشی ناوخۆی ڕوویدا وهروە کاردانەوەیشی زۆر نێگەتیڤی ڕوویدا لە ئاستی دنیاشدا. بۆیە بۆ دووبارە نەبوونەوە ئەم کارە حکوومەتی ئەمریکا باش بووکەوە جێیشێکی زۆر ئامادە بکە بۆ حاڵەتە هەرچەندە دەنگۆیەوە شەیەوکە تەقینەوە دەکرێت لەو ڕۆژەدا. بەڵام ئەمووی ئەوەی من پێم وابێ ئەمە دووەوە بەڵکو ترەمپ و لایەنگرانی ترەمپ ئەم بیریان هێناوەتە ناو خەڵکەوە بۆی خەڵک بترسێن، خەڵک ئامادە نەبێ لەو ڕۆژەدا. هەڵبەتە پێشتری من باسمان کردبوو کە بەهۆی مەسەلەی کۆرۆنا ڤایرۆسەوە ئەم پرۆسەیە وەکو پرۆسەکانی تر نابێت کە لە ساڵانی 2016مان بۆ ترەمپ وەروها لە سەردەمی ئۆباما بینیمان بە هەزاران خەڵک کۆبوونەوە لە ساحەی کۆشتی سپی و لە کاتی ڕۆژی سوێن خواردنی ترەمپ و ئۆباما سەرۆکانی تردا. چکە بەهۆی ئەوەی کە ئەمریکا بە حاڵەتێکی زۆر بارودۆخەکەی زۆر نالەبارە بە حاڵەتێکی زۆر خراپدا تێپەڕێ بەهۆی مەسەلەی کۆرۆنا ڤایرۆسەوە لەو تێکدا ئەو پێکدادانە نەتەوەی وەڕەگەزەی کە ئێستا هەیە لە ناوخۆی ئەمریکا مەترسی هەیە دووبارە کوشتە وەروەها برینداری لێ بکەوێتەوە پێکدادان ڕووبدا. بۆیە نانەوەی ئەم بگاتە ئەم حاڵەتە ئەو هەموو جێش و سکوێریتیان هێناوەتە کۆشی سپی بۆی بەوەیەکی میکانیزمی دوور لە ئاژاوەجێڕی دوور لە توونتیژی بڕێوە بچێ. ئەمە سەبارەت بە هاتنی جێشی ئەمریکا جێشی گاردی کۆماری بۆ کۆشی سپی. هەروەها ترەمپ بەشداری ناکا لە کاتی سوێن خواردندا بە درێژایی مێژوودا سەرۆک نەبووە بەشداری نەکا لە ڕۆژی سوێن خواردنی سوێندی یاسایی دەخوا. ئەمەش دەگەڕێتەوە بۆ خودی باگراوندی ترەمپ دانی بە شکست نەهێناوە. ترەمپ بە درێژایی مێژوو
یان لەوەتی ژیان دەبات لەوەتی سیاست دەکات لەوەتی بزنس دەکات قەت شکستی نەهێناوە بۆیە پێی وایە ئەو شکستە بە فێڵ کراوە یاخود بە تەزوی کراوە هەر دادگای ویلایەتەکان و دادگای باڵا ئەم تانانەی کە ترامپ گرتی لە هەڵبژاردنەکانی ئەمریکا هەمووی ڕەفز کراوە بەڵام ترامپ هە بەردەوامە لەسەر ئەم جۆرە بیر و باوەڕە توندڕەوەی ئەم بیر و باوەڕە فاشیستە خۆی لە خۆیدا کابرایشی فاشیستە خۆی لە خۆیدا کابرایشی دیکتاتۆرە بۆیە نایەوە بەشداری ئەم ڕۆژە بکە دەیوێت هەروە بە معەلەقی بێڵێتەوە دەیوێت لایەنگران دەنگدەرنی بخاتە دوو بەرەوە ئەمەش کاریگەرێکی زۆر خراپی خستۆتە سەر مەسەلەی دەستکردنی دەسەڵات مەسەلەی سیستەمی سیاسی ئەمریکا چونکە ئەمریکا بەداشی دیموکراسی دەناسرێ بەڵام ترامپ بینیمان ترامپ لەم 4 ساڵەیەدا هەموو شتێکی وێران کرد بینیمان لە سیاست خاریجە وێران بوو ئەمریکا بینیمان لە ناوخۆی ئەمریکا بینیمان ئەو هەمووە پێکدادان و کوشتن و یاخود ئەو هەمووە مەسەلەی بیری ڕێسیستی کە ناوخۆیدا سەری هەڵدا و سەگەرەی کە دەمانە هەمووی کارەکەی ترامپ بوو ئەنجامەکەی ترامپ بوو بۆ ترامپ کارێکی زۆر خراپ دەکاتەوە بەیانی ئامادە نادێ لە کاتی سوێن خواردنی سەرۆشیدا هەتووی ئەمریکا ئەمە بورجێکی خراپە بۆ سیاسی ئەمریکا و هەروەها بە ئاسانی ئەم لەکێ لەسەر ئەمریکادا لەسەر سیستەمی ئەمریکادا تاڵ نابێتەوە بۆیە ترامپ خۆی و عایلە و خاو و خێزانیەوە لە ئێستادا کۆشی سپیان بەجێشتۆ بەرەو ویلایەتی پێما بە ویلایەتی فلۆریدا ڕۆیشتووە سەیری سوێن خواردنەکە دەکەن بەڵام بیرمان نەچێ جگە لە ترامپ کۆمەڵێک سەرۆکانی ڕابردووی ئەمریکا بۆ نمونە بۆشی کوڕە بۆ نمونە ئۆبامایە بۆ نمونە ئەوانەی کەسانی سیاسی و یاسایی و ئەوانەی لە ئەمریکا خاوەن دەسەڵات و پێگەیان هەیە ئەمان بەشدار دەبن ئەمە گروتینێکی زۆری داوەتە بە بایدن و تیمەکەی بایدن لەگەڵەوە ترامپ بەشداری ناکە هەرچەندە لە ڕووی دەستوریەوە یاخود لە ڕووی یاساییەوە شتێکی ئاساییە ترامپ یاخود سەرۆک ئامادە نەبێت لە ڕۆژی سوێن خواردندا بەڵکو ئەمە ڕێگایەکی عورفیە مەرز نییە یاسی نییە سەرۆک ئامادە بێ بۆ ئەم ڕۆژە سەبارەت بۆ گۆڕانی کە لە ڕابردوو ڕوودان پێم وابێ من لە دوای 20 مانگەوە دوای چەند ڕۆژێک 20 مانگەوە ئەو کاتە کابینەی بایدن کەماڵە هاریس بەکار دەبێ لە ئێستادا کۆمەڵێک وەزیر و یاخود کۆمەڵێک دائیرە و کۆمەڵێک فەرمانبەریان داناوە بۆ هۆیکەری کابینەکەیان بەڵام هێشتا ماوە بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێکردنەوە لە بەیانیەوە لە دوای سوێن خواردنەکەەوە ئیدی جۆ بایدن دەست بەکار دەبێت بۆ کابینەکەی بۆ تەشکیلاتی حکوومەت و کابینەکەی پێم وایە چاوەڕوانی باش دەکرێت لەو کابینەی کە دادێ چونکە خەڵکی باشی تێدا خەڵکی نەتەوەی جیاواز و جیاواز دەبینین و تەنانەت بەشێکی زۆری ئەوەی کە لە ئێستادا لە کابینەکەی بایدندا ئامادەیان هەیە یاخود ناویان دێ زۆرینەی زۆریان پێشووتر کاربەرە یاخود لە کابینەی ئۆباما پلە و پۆستیان هەبووە ئەمە بۆ خەڵکی ئەمریکا دڵخۆشێکی باشێ چونکە یەکێک لە کابینە هەرە باشەکانی ئەمریکا سەردەمی بوو بۆیە پێیان وایە بایدن دووبارە ئەو کابینەی کە ئۆباما هەیبوو لەسەر لە 2010 تا 2016 ئەوانە دووبارە بایدن پەرە بۆ کابینەیە بداتەوە وردە مەسەلەی ڕایسیدنەیەڵێ لە ئەمریکا مەسەلەی خۆشگوزارانی بەرەو پەرە پێ بدە مەسەلەی مافەکانی مرۆڤ گرنگی پێ بدە مەسەلەی سیاسەت خارجی گرنگ پێ بدە مەسەلەی ئەمریکا لە پێش 2016ەوە بگەڕێنەوە دووبارە بێنێتەوە سەر ڕێزکەی جارانیان دەبینین بە تایبەتی لە خارجی دەبینی خەڵکانی زۆر بە ئەزمون و خەڵکانی زۆر بەتوانان هێناوەتە ناو کابینەکە ئەوەکو جۆن کێری کە پێشتر وەزیری خارجی بوو لە سەردەمی ئۆباما ئێستا هاتوۆتەوە دووبارە لە کابینەکەی بایدن بەشدارە ئەمە دۆ تەسیراتش یەکجار باشی هەیە
بۆ مەسلەی سیاسەتی خارجی بەتابەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کوردیش تا حدێک ڕنگدانەوەی دەبێ سەبارەت بە لە ناوەخۆی ئەمریکا پێم وابێ بایدن کاری باش دەکات پێم وابێ چاوی خۆی خەڵک چاوەڕ مەسلەی ئیمیگریشن دووبارە ئەکتیف کاتەوە چکە لە سەردەمی ترامپ هەموو مەسلەی ئیمیگریشن و مەسلەی پەنابەر ئەوانە هەموو داخل زۆرینی پیسەکانی داخل بەشی 150 ئەوانەی کە لە دایرەی ئیقامە یاخود لە دایرەی ئیمیگریشن ئیش دەکەن فایار کران یاخود دەری کردن ئیدی کۆمەڵە سیاسەتی خۆی دانا کە لەنێگەڕە خەڵک داخلی ئەمریکا بێ پێم وابێ ئەمە یەکێ لە ئیشە باشەکانی بایدن دەبێ واروەها مەسلەی ئەوەی کە ترامپ خەڵک ئەوەی کە لە بەقاچاق دەهاتن بۆ ئەمریکا لە مەکسیکۆ یاخود لە ئەمریکای ناوەڕاست و ئەمریکای باشوور خەڵک بە لێشاو داهات بۆ ئەمریکا منداڵ و عایلەکانیان لێک زیادە کردەوە پێم وابێ ئەمە دووبارە ئەم یاسای هەڵدەوەشێنێتەوە بایدن و هەروەها مەسلەی ئەو شەش وڵاتی کە ترامپ قەدەغەی هاتوچۆ کرد بۆ یاخود قەدەغەی پێدانی ڤیزەی کرد بۆ ئەمریکا ئەمە هەڵدەوەشێنێتەوە ئیشە باشەکانی ئەم کارەیە وا بەشداری دووبارە بەشداری دەکاتەوە لە سیاسەتی خارجی لە هەموو ئەو ڕێکوتن نامانەی کە ترامپ لێچوو بە کۆنگری پاریس بۆ نمونە مەسلەی کۆنتترۆڵی اقتصادی دنیا مەسلەی ژینگە مەسلەی هاوپەیمانێتی لەگەڵ وڵاتانی دەرەوە وڵاتانی ئیقلیمی بە نمونە لەگە کەنەدا بۆ نمونە لەگە یەکێتی ئەوروپا ئەمانە دووبارە ئەمانە هەمووی لە کەیسە باشەکانی جۆ بایدن دەبێت لە کابینەکەیدا ڕەنگ دەداتەوە بەگشتی ئەمریکا بەرەو سەقامگیری دەڕوا بەگشتی بەرەو هێمن بنەوە دەڕوا بەگشتی بەرەو ئەوەی دەڕوا کە و فکری ترامپ هەیە بوو مەسلەی ڕێستی مەسلەی توندی تیژی پێکدادان لە نێوان نەتەوە و ڕەنگە جیاوازەکاندا وردەوە دەبەرەو هێمن و بنەوە دەڕوات ئەمەش دیموکراتەکان کاری زۆر بۆ مەسلەیە و خەڵکیان زۆر وشا کرد و میدیای ئەمریشی کاری زۆر باشی کرد لەسەر ئەمەی کە ئەوەی کە ترامپ ناشینەکانی ترامپی پیشانی خەڵکدا بۆی چیتر خەڵک بە دوای قسە و وتارەکانی ترامپ بۆ مەسەلانە لەسەروی هەمووشیانەوە دەستگا و داوم دەستگا و دەستوری یاسای ئەمریکا کۆنتترۆلی گشت ئەم شتانەی کردووە کۆنتترۆلی گشت ئەو بابەتانەی کردووە بەڵام بڵێن خۆی ئەمریکا خەڵکانێکی ئێستاز مەسلەی ڕێسیستیدا هەر لە مێشک و بیریدا هەیە مەسلەی پێکدادانی ینی دەگونجەی پێکدادان ڕووبدا لە نێوان نەتەوەکاندا بەڵام ئەمە دەستور و یاسا دەستگاکانی ئەو وڵاتەیە تا ئێستانی هێشتووە ئەم کارە و حاڵەتە ڕووبدا بەڵام ترامپ ئەم هەلەی قۆستەوە بەهۆی بەکارهێنانی خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکانی و ئەو دەسەڵاتە زۆرەی کە لە دەستور پێداوە بە سەرۆکی ئەمریکا بینیمان لەو 4 ساڵەیە کاری زۆر خراپی کرد بینیمان لێدوانی خراپی کرد یاسای زۆر خراپی دەرکرد بۆیە بینیمان ئەمەی لە 6 مانگ ڕوویدا هەموو دەرەنجامەکەی ئەوەی ترامپ چەند ساڵەیە کە پێڕ کردووە لە سیاسەتی ئەمریکادا و هەروە سەبارەت بە ئیمپیچکردن یاخود دەرکردنی ترامپ لە دام و دەستگای حکومڕانی یاخود لە سەرۆکاتی بە پێی دەستور لە دەستوردا مادەی 25 هەیە کە باز لەوە دەکات کە ئەگەر سەرۆک شێت بوو یاخود نەیتوانی حکوومەت نەیتوانی درێژە بە حکومڕانی بدات جا بەهۆی نەخۆشکەوتنەوە بوو یاخود بەهۆی لە دەستدانی مشتیەوە بێ ئەوەی کە پێ دەوترێت شێت بوون ئەمان خستە بواری جێبەجێ ئەنجومەنی نوێنەران پرۆژه یاسایەکەی ئەپروف کرد پرۆژه یاسایەکەی بە دەنجی لەسەدا و ئیدی ماوە ئەنجومەنی پیران لە ئێستادا ئەنجومەنی پیران لەژێر دەسەڵاتی کۆنتترۆلی کۆماریەکانە حزبەکەی ترامپە هەرچەندە بەشێکی زۆری کۆماری هاودەنگن لەگەڵ دیموکراتەکان بۆ لە کارلابردنی ترامپە بەڵام نەچۆ بواری جێبەجێکردنەوە چکە جێگرەکەی ترامپ مایک پێنس ئامادە نەبوو ئەم دەستم ئەم یاسای جێبەجێ بکە بۆیە کۆماریەکان بورە دیموکراتەکان بەتایبەتی نانسی پۆلۆسی کە ئێستا ڕابەرایەتیان دەکەن نوێنەراندا
ئەم یاسا ئەم ڕێگایشکەی پرۆژه یاساشکەی گرتە بەر بە بیانەوەی کە ترامپ بیری ئاژاوە ژێڕی و بیری ڕێسیستی و بیری خەڵکی بەرە و هاندان و تێکدانی شیراز سیستەمی سیاسی داوام و دەستگا تەشریعەکانی ئەم وڵاتەیە هەوڵی داوە هێرش بکات لەسەر کۆنگرێس بۆ بیانەوە ئیمپیچ کرا بینیمان ئیمپیچیان کرد دەنجی لەسەرداکەوە ترامپ لە کار بخرێ لە ئەنجومەی نوێنەران بەڵام پرۆژه یاسا بۆی بێتە یاسا بۆی بێتە بواری جێبەجێکردنەوە دەبێت ئەنجومەی پیران بەڵام لە ئێستادا ئەنجومەنی پیران ئەنی هەر بەدەست کۆماریەکانەوە بۆیە ئەم یاسایە یاخۆ ئەو پرۆژەیە بۆ ئەم معلقی ماوەتەوە لە دوای کابینەی داهاتووی ترامپ لە دوای کابینەی کە دادێ جۆ کامالا هاریس بەڕێوەی دەبن پێم وایە ئەو یاسانە دووبارە هەموو دێنێتەوە دەیدەنەوە بەردەم دادگا و دەبێت ترامپ دادگایی بکرێ دەبێت ترامپ وا بە ئاسانی دەربازی نابێ وا بە ئاسانی بۆی دەرناچێ بۆیە ترامپ پەلوپۆی هاوشتۆ بۆ زۆر پەلوپۆ داوێت دەوێت ئاژاوە ژێڕی بنێتەوە دەوێت شیرازە ببە ئەو دەزانێت لە دوای جێشتنی کۆشی سپیەوە تووشی بە دادگا دەبێت تووشی لێپێچینەوە دەبێت هەروەها دیموکراتەکان و بەشێک لە کۆماریەکان ئەنی حەزبەکەی ترامپ دەیانەوێت ترامپ بەیەکجاری لە کاری سیاسی وە دووری خەنەوە جارشتر نێتەوە ساحی سیاسی جارشکەی نێتەوە بۆ ئەوەی کە خۆی هەڵبژێرێتەوە چکە دەنگۆیەوە هەیە کە ترامپ لە 2024دا دووبارە خۆی هەڵبژێرێتەوە بۆ سەرۆکی ئەمریکا بۆی ئەوان نانەوێت جارشتر ئەمریکا تووشی ئەو حاڵەتە بکەن نانەوێت ئەمریکا بۆ شێوە ناشرینە پیشانی دنیا و ناوخۆ بدەن نانەوێت سەرۆکێکی ئەوان دارێشتر حکمی ئەمریکا بکە پێم لە دوای ئەوەوە لە دوای ئەم کابینەی داهاتووە ترامپ تووشی لەپرسنەوە یاسایی دەبێت لەسەر مەسەلەی ئاژاوە ژێڕینە بەڵکو کۆمەڵی کێسی تر هەیە مەسەلەی نەدانی بازە مەسەلەی پێ خۆ دزینەوەی لە کۆمەڵێک یاسا و لە کۆمپانیەکانی ڕێکەوتنی ژێربەژێری لەگەڵ تورکیایە لەگەڵ رووسایە لەگەڵ کۆمەڵێک ئیشکالی تری هەیە لەسەر مەسەلەی مافەکانی مرۆڤە لەسەر مەسەلەی بیری توندڕەوی و بیری توندی تیژیە بۆیە من پێم وابێ ترامپ بەرەو کۆتایی چووە لە کۆتا ڕۆژەکانیەتی هەرماوە بۆ ئەوەی جێشتنی کۆچی سپی دەیبینین لە بەردەم دادگا و ڕەنگە لەوێ بگاتە سزا بدرێت ئیدی سزایەکە چۆنێک بێ هەرشتی ترامپ ناتوانێت بەشداریکاری بکاتەوە ئیدی ئەمریکا وڵاتانی دنیا بە تایبەتی ئەمریکا نەجاتی دەبێت لەو سەرۆکە فاشیستە توندڕەوە دیکاتۆر ئەمانە باوانەی باسم کرد کۆمەڵک زانیاری بوون باسم کرد هەڵ کۆمەڵێک زانیاری تریش هەن بەڵام ڕەنگە ئەمە گرنگ نەبێ بۆ مەسەلەی کورد و بۆ مەسەلەی ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەبێ ئەمە بەگشتی باسمان هیوادارم زانیارەکان جێگای باغ بن هیوادارم سوودیان هەبێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ شارپێس خۆش بێەوە